السلام عليكم بەنامی خۆیان زەوەشەویستان فرە بۆ شازامی دارێتە نامانەیە خزمەتە پێی خزمەتکردنی زوانەکەیمە و پارێزان واچەکانمە وەشەویستە وێ تازاندێمە قۆڵ و قەرارمانە هەر جارێ خزمەتانە ویمێ واچەوەتەرە زیندەی کەرمێ و نازمێمانەیە کێش و نازمێ و بلودلێنێ وەشەویستە یۆ وێ تازاندی وەرز و هامنی و کە ئانای ساوێن مێ ئەخیر و ئۆخر و وەرز و هامنی ئتر جڕ جانەوەر مزیەوە جڕ جانەوەرە فرە و فراوان مزیەوە ئەنواع بس عرب ماچ أنواع وأشكال جڕ جانەوەر مزیەوە ئتر هەنشا دەرگۆرە هەنشانە دەرنەوەرە هەنشانە پاکە هەنشانە پیسایت بەپاو جۆرەکەیشە یۆچانیشا کە هەنج ڕووجانەوەر مزیوە قۆلاچێنێ قۆلاچێ نوعش فرێنێ زوانی هۆرامی نامێ فرە و قۆلاچامانیانە نامێمانیێنی فرە قۆلاچەکە هەری و بەنانەوە نامێمانیێنی بەڵام من هەخم نیاسە ژامەکاشاوچی دیدارمانە باس و ئانەی کرد و واچێ قۆلاچێ دلێ هۆرامینە خەری کاملای ملۆ دلێنێ چەنی ملۆ دلێنێ هۆرامی زوانەکە ماغار و گۆرە و گلانەوە حیف و خەسار جاینەی واچە هۆرامیە ڕەسەنەکی و زادەسێ و بەکاربارە ملا سۆرانەکەش بەکارمانە جاینەی واچە قۆلاچێ ماچە قالۆنچێ قالۆنچێەوە موینە قالۆنچەوە ئامێنە چوەر قالۆنچە پیسەکی ئەتر دلی وێشان قالۆنچەکی ئاما پێڵ ئەگەر گەرەکەش بزاوڵەوە تەرسن و جاوەروانەی ئێمە پێسە هۆرامی زوانی ماچمێ قالۆنچی وش ئەنە قالۆنچەن قالۆنچە سۆرانی ئەوێ تازاندی ئێمە بە هۆرامی ماچمی قۆلاچێ قۆلاچێکی دۆر دیگەڵی فۆلکلۆری هۆرامینە دلێ ڕازەکانمانە نامی قۆلاچێ فرەفرێنێ جاوەروانە داواتاوەرەکەن و جاینەی واژدی قالۆنچێ زاوڵەکەتا فێری کردی وێتا بێتە سەر و واچە هۆرامی ڕەسەنە ئەسڵەکەی جاینەی واژدی قالۆنچێ واژدی قۆلاچێ بێنەی ئیواچێمانە فۆتی و بێنەی زوانەکەمە ڕوانەکە و کەمی ڕوانەکە و فۆتیای هێماڵاوانەنا بە گۆشم کردی و جاینە چەولای واژدی قالۆنچێ واژدی قۆلاچێ فرەوەش حاڵ بوو تاوا بووم ئیسیفادە تا یاون پەنە سەبسکرایب و ئی کەناڵی و لایک و ڤیدیۆکە و کیان دێشاپەی وترینی وەڵای شاکردێ شانیشتێ